زاهر عەبدوڵڵا ئەو خەڵکی شەمزینانی باکووری کوردستانە و ماوەی 4 ساڵە بۆ کارکردن ڕووی لە باشووری کوردستان کردووە و بەکاری ششتنی ئۆتۆمبیلەوە سەرقاڵە. زاهر ناتوانێت بگەڕێتەوە نیشتیمانەکەی و بەشداری پرۆسەی دەنگدان بکات، چونکە دەڵێت لە نیشتیمانەکەم قاچاغم و دەوڵەت ڕێگەی گەڕانەوەی پێنادات، گەرنا دەستی لە ناو ئاگر بادەری دێنا. خودی برا ئەس قاچاق نابم مە هێستا دەستی من ئاگرەدا بۆژادی چۆ بۆمە منێ دەنگی خۆ دابە هێستا مشکلیم هەنا نەشیم یعنی عایدی دەوڵەتێدا عایدی حکومەتێدا مشکلیم هەنا نەشیم بشمە دەنگی خۆ بدەمێرێ ئیمکانامە هەبۆ نەبە ئەزێ چۆ بۆمە منێ دەنگی خۆ ئەوێت بە زۆر هەنا ئەوژی مشکلیون هەنا ئەوژ واتۆ من ناچ. زۆرن ئەو کوردانەی لە باکوورەوە هاتوونەتە باشووری کوردستان و بەکار و پیشەی جیاجیاوە سەرقاڵن و لێرە بوونەتە خاوەن کارتی نیشینگە و پاسپۆرت. نەسرەت لە هەڵبژاردننی ڕابردوو بەشداری پرۆسەی دەنگدانی تورکیای کردووە، بەڵام ئەم جارە دەڵێت خراپی باری ئابووری ڕێگەی پێنادات بچێتەوە سەر سندووقەکانی دەنگدان. حاڵمش خۆش نییە بە هەندێ ماعاشکێ من بەندژین پێیان پێست ناکەم بچمەوەژی پێ ناگەرمیانە پێست ناکات یانێ ماعاشکێم مەسافەرێکە من نییە بچە کێریجیمە بە هەندێ ناشی ئەو مەسافەرێکێت کەم ئەو خود دەمە منداڵی خۆ گەڵا خێرتە. بەبێ بوونی ڤیزا کوردانی هەر سێ بەشەکەی دیکەی کوردستان دەتوانن لە ڕێگەی پاسپۆرتەوە سەردانی باشووری کوردستان بکەن و بۆ ماوەی 15 ڕۆژ بمێننەوە. لاگەریمانەوەی زیاتریشیان پێویستیان بە کارتی نیشینگە دەبێت و ئەو کات دەتوانن لێرە دەرفەتی کار و مانەوەیان مەیسەر بکەن. نزیکەی 700 نەفەر دەبێتن کە لە سنووری سۆران و دەوروبەریەتی ئەو 700 نەفەرش هەیەە کارتی ئیقامەی هەیە و بە پاسپۆرت هاتوچۆ دەکات و هەشیانە بەڕێگەی قاچاق هاتوچۆ دەکات و بۆ ماوەی 10 ڕۆژ 20 ڕۆژ تا مانگێک دێتە هەرێمی کوردستان و دەگەڕێتەوە بۆ مەبەستی سەردانە یان تەعزیەیەکە یان بۆ مەبەستی کارکردن دێتە هەرێمی کوردستان دوای مانگێک دەگەڕێتەوە یان بە 10 ڕۆژ دەگەڕێتەوە. دوای شکستهێنانی کاندیدی ڕاستپێردراوی پارتی داد و گەشەپێدان بۆ پێکێنانی حکوومەتی تورکیا پەنابرایە بەر هەڵبژاردننی پێشوەختە کە بڕیارە ڕۆژیەشی تشتینی دووەمی ئەم ساڵ هەڵبژاردنەکە بەڕێوە بچێت. ناڕوونی لە چارەنووسیان و نەبوونی دەرفەتی کار بەخواستی خۆیان نزیک 1000 هاونیشتیمانی باکووری کوردستان ڕویان لەو شارە کردووە. ئێستا بۆ دیاریکردنی چارەنووسی خۆیان و گەلەکەیان لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانەوە ناگەڕێنەوە و لە ڕۆژی هەڵبژاردن ئەوان درێژە بە کارەکانیان دەدەن. بەختیار قادر ڕوودا و سۆران.